سڵاوتان لێبێت دەڵێن هاوڕێتی یەک شتی گەورە نییە بەڵکو ملیۆنەها شتی وردی جوانە. ئەم شەو خۆشحاڵم بە میوانداریکردنی کۆمەڵە ڕۆشنبیر و نووسەرێکی شاری شەقراوە. بەخێراتن مامۆستا زرار، هاوڕێتی یەک شتی گەورە نییە ملیۆنەها شتی وردی جوانە. من لە دنیادا لە تەمەنی خۆمدا کە تا ئەو تەمەنەی هاتووم لە هیچ هاوڕێیەکی خۆم پەشێمان نیم. بە باش و خراپی بە باش و خراپی نازانم کەم دووچاری هاوڕێ خراپ بوو. ئەوەی هاوڕێتیم کردوون کەسیان زیانی بۆ من نەبووە. ئەوەی زیانیشی بۆ مە بێت من بە ئاساییم وەرگرتووە بە گیانێکی زۆر وەرزشیانە قوبوڵم کردووە. بەس هاوڕێتی لە ژیاندا زۆر خۆشە. مامۆستا دەست بژێریان دەکەی لە بێژین ژیان دەدەی چیان لێ دەکەی وها ماشەڵڵا بەختی تۆ باش دەرچوویرە لە شفتی نازانم. من لەوانەیە ئەو برادرانە بزانن من لە هاوڕێتی بە حکمی ئەو تەمەنەم و پیشە یەکەم و کاری نووسین و مامۆستایەتیم و فترەی زەمەنی زۆر لە بادینان مامۆستا بووم و لە هەموو شوێنێک هاوڕێم هەبووە و بە سوتفە بووین بە هاوڕێ و دیارە ئەمەش بەهرەیەکە ئەمەش پاداشتێک کە خوای پێداوم خدای گەورە پێداوم هاوڕێی باشم تا ئێستا زۆربەی هاوڕێکانم باش. دێنە سەر هاوڕێیەکی باشت کاک محەممەد. کاک محەممەد دەڵێن هاوڕێی باش لە لای مرۆڤ وەکو تەندروستی وایە هەتە لە دەستی نەدات هەستی پێ ناکات کە مرۆڤ حەتی خراپ دەبی و زەست پێ دەکات. تۆ تەندروستی و هاوڕێی باشتەنەوە نیە؟ بەڵێ بەتەکیید هاوڕێ سامانە، بەڵام مامەلەکردن لەگەر ئەو سامانەی ئێمە ژیان ئەەکەین. ئەو کۆمەڵێک کەس لە هاوبەشن لەگەر بەشێک لە ژیانکردنیمە. جا ئەو کۆمەلە کەسە بەشێکیان هاو پیشەن، بەشێکیان هاو سەفەرن، بەشێکیان هاوکارن، هاوڕێنە، بەشێکیان هاوڕێن. بەڵام مەرج نییە هاو سەفەر هاوڕێبی. ئەوەی جەنابەت ئەرێ هاوڕێ قوڵترە و زیاتر قسەی لەسەرەکرێ. لەبەرەوەی هەر کاتێ تو لە ناو هاوڕێتی مایەوە و ئاشنا بووی بە یاسا و ڕێساکانی هاوڕێتی و ئێمە کە ئاشنابووین بە کەرستەی هاوڕێتی ئەو کاتە ئەتوانین کەشفی حقیقەتی هاوڕێکان بکەین. عارفان شاعیرانی گەورە و عارفانی گەورە زۆر جوان باس لە ناسینەکەن لۆی ئەمە لە دەرەوەی خەرک چۆن بناسین. ئەلێن کاتی تۆ عارفانی گەورە ئەرێن هەر کاتی ئەتوو دنیای مادیت بەجێهێشت وەسل بوویەوە بە دنیای ڕۆحی خۆت وەسل بوویەوە بە بەشە خوایەکەی خۆت لەوێوە تۆ سەرەتا دەست بە پرۆسەی ناسینی خۆتەکەی ئەنجا ناسینی دەرەوەی خۆت. لەوێوە هاوڕێکان جوان دیارن. ئەو هاوڕێکانیش مەرج نییە هەموو هاوڕێکانیش ببنە هاوڕێی تەمەن. بەڵێ هاوڕێکان باشن لەوانەیە بۆ فترێک لە زەمن فترێک لە زەمن بەڵام چێ لەگەرت ئەمینێت وەک هاوڕێی تەمەن. جا لێرە حەزرەتی مەحوی ئەو ئەوەی لۆ ئەخیری هەڵدەگرێت گیان ئەوەی لۆ ئەخیری زۆر جوانە دەزانم دەستت خۆش بێت. مامۆستا دڵشاد ئێستا کاک محەممەد باسی کرد ئینسان سەرەتا دەبی خۆی بناسی خۆی پێناسە بکە ئەو جە بتانی هاوڕێ بگری. تۆ وات کردووە؟ هەڵبەتە دەبێ بزانین هاوڕێتی چییە. هاوڕێتی وەک سۆقرات کاتێک کە گۆرگیاس لی پرسی وتی هاوڕێتی چییە؟ وتی دوو کەس بە یەک ڕێگادا دەڕۆن. هەڵبەتە لە کوردیەکەش هاوڕێەوە دوو کەس بە ڕێگایەکدا دەڕۆن. مەرج نییە ئەم یەک ڕێگایە یەک بێوچوون و یەک بیرکردنەوە و یەک دنیابینی بێت. بەڵام کۆمەڵی خاڵ هەیە نزیکایەتی لە نێوان هەردوو تاک دروستەکە. هەر وەک فرۆیدیش دەڵێت مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتی واتە هیچ تاکێکی ئینسانی ناتوانێت لە دەرەوەی ژینگەی کۆمەڵایەتیدا بژێت. تەنانەت ئەگەر مرۆڤیشی دەست نەکەوێت لەگەڵ ئاژەڵ لەگەڵ تەبیعەت ئاوێتە دەبێت و چونکە دوجار مرۆڤ بیر دەکاتەوە ژیرەکەی وا لێ دەکات کە ئایندەی خۆی
لە خەون و خەیاڵیدا ئەوەی کە لە واقع دەستی ناکەوێت لە ڕێگەی خەیاڵەوە پەنای بۆ دەبات. بۆیە بە پێی کۆمەلگا و بە پێی ئەخلاقیاتی هاوڕێگرتن ئەمە گۆڕانکاری بەسەردا دەواتە دەتوانین بڵێن قۆناغی ژیان، کولتور و هەروها تەنانەت ئاینەکانیش ڕۆڵ دەبین، تەنانەت سیستەم و یاسا و نەریتەکە باوەکانی عرفی کۆمەڵایەتی ڕۆڵ دەجێڕێ لەوەی کە مرۆڤ چه هاوڕێیەک بۆ خۆی دەستنیشان دەکات. هەمومانەوە دەزانین بۆ نمونە ڕەنگە هاوڕێتی کرد بۆ کوچ لە کۆمەڵگەیەکی ئیسلامی ڕۆژهەڵاتی کۆمەڵگەیەکی داخراوە جیاوازە لەوەی کە لە کۆمەڵگەیەکی مۆدێرنتەی ڕۆژاواییدا هەیە. بەڵام ئەو هاوڕێتی ئێمە دەمانێت باسی لێ بکەین. من برایەکم کە برا گەورم بوو جارێک پێیوتم پێم سەیرە تۆ هاوڕێی کەسێکی کە نووسەر نییە، ئەدیب نییە. منیشتم شتێکی ئاسایە مە شتێکی شخصیوتی نا تی ڕەنگە کاردانەوەی لەسەر تۆ هەبێت و هەڵبەتە ڕاستیش بوو لە ڕێکەوە ئەو کاردانەوەی لەسەر من هەبوو تۆش کاردانەوەم لەسەرەوە بەرەو کتێبم برد. جا ڕەنگە هاوڕێتی نێوانە ئەدیبان پێناسەیەکی جیاوازتر هەڵبگرێت لەگەڵ هاوڕێتیەکی ئاسایی کە لە شقامدا دەگرێت. هەڵبەتە قسەیەک هەیە، قسەی زۆر جار باوە دەڵێن هاوڕێتی نابێ بەرژەوەندی تێدا بێت. من پێم وانە ئەمە لێکدانەوەیەکی هەڵەیە، هەموو هاوڕێتیەک بەرژەوەندی تێدایە، بەڵام مەرجنیە بەرژەوەندیەکە بەرژەوەندیەکی مادی بێت. بۆ نمونە من لە کاکامەرا شت فێر دەبم لەگەڵ مامۆستا محەممەد ئاسوودەیی دەرونیم هەیە، واتە بەرژەوەندی من تێگەیشتنی من لەوەدایە کە بەوە ئاسوودەم هاوڕێتی مامۆستا محەممەد بکەم. بۆیە هەر کەسە و لای خۆش دەزانی ئەژمون ژیان هەژمونێکە کە فێرە ئەزمونت دەکات. کاتێک تۆ هاوڕێک دەگریت لە نیوە ڕێگادا جێ دەهێڵێت. بۆ چونکە ژیان سەرقاڵی وات لێ دەکات، دەگەی قۆناغێک ئەم هاوڕێە ناتوانێت لەگەڵت ڕێ بکات. ئەمە چ دەکە هاوڕێشی کە دەگرێت. تۆ ئێستا کاک دڵشاد دەست خۆش ئێستا قسەی زۆر جوان کرد، ڕنگدانەوەی هاوڕێ لەسەر هاوڕێ. ئێستا مامۆستا زرادەینەوە سەر بەڕێزت یعنی تێبینێک ملاحەزەکەم کردیا لە ڕۆمانەکانت زۆر ڕنگدانەوەی شەقلاوت لەسرە هاوڕێ بوو هاوڕێ نەبی کەسانی شەقلاوت لەسرە وەنیا لە زۆربەی ڕۆمانەکان نالێم لە شەقلاوی دەرنەچووی بەڵام وابەستەی بەو لە بیرت نەچێ من سەرەتا بە شەعر دەستم پێ کرد دوای شعرەکەت پێ دەخینەوە بەڵێ دوای بە کورتە چیرۆک ئینجا هاتمە ناو دنیای ڕۆمان کۆمەڵە برادێکیش بەڕاستی زۆر هانیاندام داوایان لێکردم کە زمانی تۆ زمانی جێڕانەوەت زۆر جوانە بۆ ڕۆمان نانووسی من دەمێک بۆ هەوڵمەدا مێژووی شارەکەی خۆم یاداشمەوە بەس تەماشاما کرد بەڕاستی نەکرد مێژووی شارەکەی من مێژووی زۆربەی شوێنەکانی کوردستان مێژوێکی وونە لە مێژوودا لە جێڕانەوەی مێژوو لە نووسینی مێژوو ناکرێت تۆ بڵێ وایان گوت و وا ئەڵێنووە ئەوە ناچێتە خانەی مێژووی من باشترین ڕێگا کە بتوانم خزمەتی شارەکەی خۆم بکەم هاتم لە ڕێگای ڕۆمان زۆر لە ڕووداوە ڕاستەقینەکان بە زمانی ڕۆمان و تێکەڵکردن بە خەیاڵ دەستم مێژووی شارەکەی خۆم بە ڕۆمان نووسراوەکە شعبیەکە لە ملیەکە مێژوەکەم بە ڕۆمان دەست پێ هاتم بە زمانی ڕۆمان مێژووی شارەکەی خۆم بنووسمەوە کەسایەتیەکان زیندوو بکەمەوە کەلتورەکان نۆژەن نوێ بکەمەوە مەسەلە بۆ نمونە بەڕاستی پێکاتەی شەقلاوە پێکاتەیەکی سەیرە جیاوازە لە زۆربەی شار و شارۆچکەکانی کوردستان شەقلاوە شارێکی فرەئاینیە جگەر لە فرەئاینی شارێکی فرە چینایەتیە مەسەلە بۆ نمونە لە شەقلاوە سەردەمانێک موسڵمانی لێبوون مەسیحی لێبوون جوولەکەشی لێبوون ئەمە لە ڕووی ئاینیەکەیەوە لە ڕووی چینایەتیەکەوە شەقلاوە میر و بەگزادەی لێبوون جگەر لە میر و بەگزادە کرمانجیشی لێبوون ئەمە لە ڕووی چینایەتەکەوە تۆ وەرە لەو ئاڵۆزیە بتوانە کەرستەی سەدان کەرستەی ڕۆمان لە شارەکەی مندا هەن هەمووش پێکەوە بە جوانێ بەس تەماشێ بکە شارەکەی من کە سەیرەکەم لەی شوێنێکەوە نییە مەسیحیەک و مسلمانێک پێکەوە لێ گۆڕستان شاردراونەتەوە ئەمە شاری بۆ شاری یەکتر قوبولکردن نەبێت پێکەوە ژیان بەڵێ پێکەوە ژیانە
شاری یەکتر قبولکردنە من لە ئەوەی بەهۆی ڕۆمانەکانمەوە دێم باس لە شارەکەی خۆمەکەم کە شەقڵاوەیە دیسانی شتێکتر هەیە ئەتوو خۆت کاکەمەڕان خۆت ڕۆمان نووسیت لە ڕۆمان چەند بنەمایەکی سەرەکی ڕۆمان هەن شوێن کارکتەر و پاڵەوانەکان زەمن ڕۆژگارەکەی تەماشاکەی من باس لە شوێنێکەکەم بە هەموو کەل و کەلەبەرێکی شارەزابم جۆغرافیای شوێنەکە شارەزابم لەوانەیە بتوانم ڕۆمانێک بێم لەسەر هەولێر بنووسم بەس لەوانەیە بە 50 ساڵی تر نەتوانم شارەزای تعجیل و تەیراوە بم وەکەوەی ئیش لەسەر ناو شارەکەی خۆمەکەم ناتوانم ئەو مافا لە ناو ڕۆمانەکانم بە ڕۆمانەکە بدەم و بە ناوەڕۆکی ڕۆمانەکە دەستخۆش کاکزار کاک محەممەد وەکو هایکۆنووسێک باشە لەوانەیە خەڵک ینی بەشێک لە خەڵک دوور و نزیک ئاشنانەوی بە هایکۆ ئەتوش هەر شەقراوت لە هایکۆدانە شەقلاوە کەشەکەی دیمەنەکەی جوانیەکەی زۆر مهەیە لە بۆ ئەوەی ئەتوو خۆی هایکۆ وێناکردنی دیمەنە وێناکردنی جوولەکانی سروشتە جاتۆ کە لە شەقلاوە تەماشەیەکەی هەمووی ئەو جوو لە سروشتیانەی لە شەقلاوە هەن هەمویان کەرستن لۆ ئەوەی ئەتوو هایکۆ بن کەرستەی لەبارن زۆر کەرستەی لەبارن بەهار ئەبینی تابلۆیەکی سەوزی جوانە پاییزی ئەبینی تابلۆیەکی زەردی جوانە زستانی ئەبینی تابلۆیەکی سپی جوانە هاوینیشی ئەبینی بە هەمان شێوە پێکەوە ژیانێک لە هاوین ئەبینی عەرەب ئەبینی تورک ئەبینی جار لەبەرەوەی شەقلاوە کەرستەیە هایکۆنووسەکان کاتی کە یانەی هایکۆ کوردی لە 2017 دامەزرا بەشێک لە شەقلاوەیەکان هەرزوو پەیوەندیان بەو یانەیەوە کرد زانیان شەقلاوە شتی جوانی تێدایە و ئەتوانی ئەو وێنە جوانانە هایکۆ شعری یابانیە تۆ هایکۆ دوو جار باسی ئەکرێت ئەگەر لە ئەدەبیاتی ژاپۆنی باسی بکەی ئەدەبیاتی ژاپۆنی ئەڵێ هایکۆ ژانرێکی ئەدەبی سربەخۆیە وەکو ڕۆمان وەکو چیرۆک وەکو شعر بەڵام کە هایکۆ سنووری جوگرافیای خۆی ئەبەزینە دێتە ناو ئەدەبیاتی گەڵان ئەرێن هایکۆ فۆرمێکی شعریە جا هایکۆ فۆرمێکی شعریبی یان ژانرێکی ئەدەبی سربەخۆبی گرنگ هایکۆ سنووری جوگرافیای خۆی بەزاندیە توت کە تەماشای ئەدەبیاتی فارسی ئەەکەی هایکۆ پانتایەکی گەورەی لە جوگرافیای ئەدەبی فارسی داگیر کردیە بەڵام کە دێت تەماشای ئەدەبی عەرەبی ئەەکەی بە هەمان شێوە ئێستا هایکۆ بڵێ مامۆستا محەممەد ببوورە بەس قسەت دەبڕم ئێستا ئەو هایکۆی بە کوردی دەنووسێ هەر یابانیەکەیە یان تەبیعەتەش کوردی وەرگرتیە بەێ بەێ هایکۆی کە ئێمە هایکۆمان هەیە کلاسیکە هایکۆمان هەیە چینکۆ هایکۆمان هەیە هایکۆ کلاسیکەیە هایکۆ ئازاد هەیە هایکۆشی مۆدرێن هەیە بەڵام ئێمە کە هایکۆ ئەنووسین ئێستا لە ساڵانی هەشتا ڕەنگە مامۆستا لەتیف هەلمەت لە ڕێی وەرجێران هایکۆی ئەدەبی کوردیش ئاشنا کرد بە هایکۆ بەڵام ئێستا وەرجێران نییە ئێستا بەرێ های کەستەکان هایکۆ بە کوردی ئەنووسن واتە ئێمە هایکۆ بە کوردی ئەنووسین بەڵام لە ژێر چارچێوەی یاسا و ڕێسایی کە کاتی خۆی باوکی هایکۆ باشوو دایناوە ئەگەر بگەڕێنەوە سەر هایکۆی کلاسیک هەندێک زەحمەتە بیچونکە شتەکن پێ بڵێ شتەی هایکۆم پێ بڵێ پێش کات درشادی شتەکن ئەوە بکە هایکۆ بڵێ ئەرێ ئێوارەیە ڕژایە ماڵی دراوسێکەم سێبەری چنارێک مامۆستا 5 بەرێ 5 بە 7 بە 5 بەڵام ئەوە لە کلاسیک 5 بە 7 بە 5 لە مۆدێرن ئەو بەرگەبەندیان مەرز نییە تو ڕەچاوی ئەو بەرگەبەندیای بکەی هایکۆیکم هەیە لەسەر تەمەن بڵێ هاوڕێی تەمەن هەرچەندە هایکۆ بخۆی کورتە بەڵام دیسانێک کە هەر وەکو شاعیر و ئەوانە ناتوانم وەکو بری لەبەرم نییە لە باوەشی باهۆزدا ژوانێک لەگەڵ ژیان خاپەرۆکی تەمەن لە باوەشی باهۆزدا ژوانێک لەگەڵ ژیان خاپەرۆکی تەمەن
ئێمە هەمومان کەوتینە لە دواقۆناغی تەمەن حتمما لەبەر نەخۆشی و لەبەر هەرچی هەبی ئەکەوینە باوەشی باهۆزدا جا باوەشی باهۆز چی لەگەرە خۆی ڕاپێچەکە ئێمە ئێستا لە باوەشی باهۆزدا ژوانێک لەگەر ژیان ئەەکەین من تو مامۆستا هەمومان ژوانێک لەگەر ژیان ئەەکەین بەڵام لە چێ لە باوەشی باهۆزداین ئاگادار بە لە باوەشی باهۆزداین جا ئەوە چی پێرێن خاپەرۆکی تەمەن خاپەرۆکی تەمەن ئێمە لە بەجیزەکان ئەرین خاپەرۆکی تەمەن واتە دوا قۆناغەکانی تەمەن من تۆ ئەو لە دوا قۆناغەکانی تەمەن خۆمە مەزاحر دەزانین چ لە قۆناغەکانی تەمەن لە باوەشی باهۆزداین دەستخۆش ئەو وێناکردنەوە ئێستامە لە باوەشی باهۆز ڕادەینەتنکردێت و کاک دڵشاد ئەو فۆرمانەی ئەوانەی لە ناو ڕۆمان هەیە بەڵام وابزان بەڕێزت نەکات نەجێ نەشوێن لە ڕۆمانەکانی تو ڕنگ ناداتەوە هەڵبەتە ڕەنگە جیاوازی جیلی تەمەن لە نووسینەوە ڕنگ دەداتەوە زۆربەی ئەو ڕۆمان نووسانە پێشتریش باسم کردووە کە لە 60ەکان و 70ەکان و 80ەکان دروست بوون بە شێوەیەکی ڕیالیستی دەنووسن واتە ئەو جۆرە شێوازە ڕۆمانە باوەی دەنووسن کە زیاتر وەکو شەپۆڵی کۆمۆنیزمی ڕووسی بەرەو ئەدەبیاتی عەرەبی و ناوچەکە و کوردیشات بەڵام ئەوەی ئێمە دەینووسین ڕۆمانی پۆست مۆدێرنتەیە ئەو ڕۆمانانن کە دوای بڕینی قۆناغی هاوچەرخ و مۆدێرنتە هاتووە بەڵێ من لای من پەیامەکە گەورەترە لە نەتەوە لە نیشتیمان لە پامی ئێمە پامی ئینسانیە چونکە دوجار هەموو مرۆڤێک لەسەر گۆی زەوی هەمان ئازار و مەینەتی و هەمان چێژ و ژیانی هەیە بۆیە لای من لە ڕۆمان هیچ ڕۆمانێک بێ شوێن و کات نییە بەڵام شوێن و کات دیار نییە واتە بە جۆرێک منە ڕۆمانی فرێنی پردەکانم من لە جەهرومەوە دەست پێ دەکەم هەڵبەتە هەردوو ڕۆمانم هیوادارم دواتر بیخوێنیەوە جگە لەوەی ڕۆمانی فکری فەلسەفین و باسی پێکدادانی شارستانیەتیشن تەنانەت پێشببینی ئەو دۆخە سیاسیەی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گرتوتەوە لە ڕۆمانەکەمدا هەیە بۆ منە لە ڕۆمانی بەڕێگاوە هاوڕێکیش بە ناوی سەروەر لە ڕۆژنامەی هەولێر لەبارەی نووسی وەک ڕۆمانێکی پێشببینی کار باسی ئەو شەڕە دەکەم کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست شارێکم دروست کردووە لە ژێر خاکدایە شارێکی سەربازی وردە وردەم دەلالەتانە دەردەکەون جا بۆیە تەنانەت کارکتەرەکانی من کارکتەری فەلسەفین بۆ منە لە ڕۆمانی فرنی پردەکان بەهادورم هەیە سوبحە ئەزەلم هەیە ئاپۆپم هەیە هەرێکن وێنایەکن بۆ ئایدیالیستی بۆ سیستەم بۆ ئەو کاک دڵشاد بینەوە هاوڕێی تەمەن دەست خۆش یانێت و ناسراوی ڕۆمانەکانت چەندجار چاپ کرایە و زۆر قسە و مشتومەسە یادەوەرێکی خۆشم لۆ بژێڕەوە یادەوەری بەرلەوە یادەوەریەکەت بۆ بژێرمەوە حەز دەکەم تۆزێک هەندێک قسەی خۆشیش بکەین سەردەمی خلافەتی ئیسلامی والیەکە بوو بە ناوی ساحبی کوڕی مالک زۆر عەزی لە شەعر بوو ڕۆژێک شعرێک دەنووسی بۆ قازیەک لە شاری قوم دەنووسی یا ئەیها القاضی بقم قەد عەزەلناکە فەقم نامەکە فرەدە دواتر بیر دەکاتە وەزن قافیە شعرەکەی زۆر جوانە ئیتر پەشیمان نابێتەوە دێن مۆرێک لێدا دەڵێ بۆی بنێرن قازیەکە لە کار لاتە درێت قازێکە کە نامەکە دەخوێنێتەوە پیاوێکی زۆر ژیر و عاقڵ بووە دەرێ وەڵای هیچ منی لە کارلانەدا ئەو وەزن و قافیە نەبێت سەری خواردم زانی کە والی لەبەر شعرەکەی لای داوە جام ڕووداوە دێ پیرەمێردی شاعیر و محەممەدی خاڵی گەورە زۆر هاوڕێ بوون مامۆستا محەممەدی خاڵ دەبێتە قازی لە چەمچەمان پیرەمێرد بۆی دەنووسێ لام و میممان لێبوو بە دوو باڵ بە درێژایی 2 ساڵ دووری محەممەدی خاڵ لە چەمچەمان هەڵبەتە محەممەدی خاڵ دەزانی چیرۆکەکەی لە چێ سەرچاوی گرتووە زانیش لەسەر زەوئی ئەو باقەت دەڵێم مامۆستا محەممەد ڕەحمان بۆ هاوڕێتیم هەم ئاو هەم دەرمان ئەمە قسەکەم بوو سەبارەت بە بیرۆریەکەشم بەڕاستی هەڵبەتە بیرۆوەری خۆشمانەیە لەگەڵ مامۆستا زرار و لەگەڵ مامۆستا محەممەدیش بەڵام یەکێک لەو بیرۆریانەی کە بۆم بیرۆریەش خۆش بوو لە یەکێک لە ناساندەکان مامۆستا محەممەد
پێشکەشکاری کۆڕەکەم بوو و خوێندنەوەی کۆڕەکەشی کرد کتێبەکەم کرد کتێبی فەلسەفەی بیرکردنەوە تر خۆ زانانی لە کۆر کات دیاری کراوە تۆ ناتوانانی فەلسەفەش زۆر هەڵدەگرێ هەموو جارێ قسەیەکم هەیە دەڵێم لە فەلسەفەدا ئەگەر کوتت قسە کورتکەوە وەک ئەوە دیزاشەیەکرد دەنێ بڵێن لە ناوکەوە بیبڕە جاما مەسا محەممەد نەیدەویست زۆر پێم بڵێ کاتت نەما لە ژێرەوە بە پێ ئاوا پێی لەسەر پێم دادەنا من سەرەتا نەمزانی بابەتە کەسیە دواتر هەر ئاوای کرد سەیرم کرد زانیم کاتەکەم تەواو ئەو یەک لە بیرۆری خۆشانە بوو ینی ئێستافی گرەماوەدەریە ئێستافی بگریەوەدا کاتەکەی مامۆستا محەممەد بەڵێ بیرۆری شعرەکەتمان لۆ بژێڕەوە کامە ئەوی تازە شارەکەت گوت لۆت حەزرەتی مەحوی دەربارەی هاوڕێی تەمەن دیارە یان بەخۆی تێرتەمەن بووە هاوڕێکەیەنی نەمایە یان ئاماژەیە بۆ کەسێک کە کەسێکی بە ساڵات چووە و هاوڕێکانی نەماینە جا حەزرەتی مەحوی ئەڵێ لە دێرە شەعرێکی جوانیدا ئەڵێ بەجێ ماوم لە یاران نا بەجێ ماوم ئەجەل زوو بە بە مردن لەم قسووری ژینە ئیستیعفانەکەم چی بکەم ئەوە لەیلا بە ڕۆژی حەشر ئەدا ئەوا دەیلیقا مەحوی هەتا قامی قیامەت ئاهوا وەیلانەکەم ئەدی چی بکەم ئەزا دێری یەکەم باس لە وەفای ئەو کەسانە ئەکا کە بەجێماوم لە یاران دیارە کەسێکە بەجێماوە هاوڕێ تەمەنی نەماون مادام هاوڕێ تەمەنی نەماون کەسێکە نابەجێماوە واتە هیچ جێیەکی نییە مادام هیچ جێشیشی نییە بانگەوازیەک بۆ ئەجەل لێ ئەدا ئەرێ ئەجەل زوو بە لەبەرەوەی مانایەک نامینێتەوە بۆ مانایەک نامینێتەوە بۆ ژیان کە تۆ هاوڕێی تەمەنت نەمان بانگەوازێک بۆ ئەجەل لێ ئەدا بگاتەوە دنیای نەمری لی دەست پێ دەکا مامۆستا محەممەد لەبەرم نییە وەڵی هۆلی زیاتر ئەوم لەبەرە لەبەرەوەی زۆر حەزم لێ بوو زۆر ڕێک لەسەر هاوڕێی تەمەنە بزانە کە هاوڕێی تەمەنی نامینێ حەزەکە وەسل بیتەوە بە دنیای نەمری بڕوا لەیتەوە لەعەلە لەوێ هاوڕێکانی بینتۆ ئەوە وەفەیە مامۆستا زرار بەرەو کۆتایی بەرنامەکە دەڕۆین شعرێکی جوانی خۆتمان لەوە بخوێنەوە هیچ شعرێکم لەبەر نییە نەتەوە بەس ئەگەر بەڕاستی عینەشم ئەوە باش بوو ئەوە هاوڕێی تەمەنە بە ئەوە هاوڕێی تەمەنە عینەکەم بێداوە طبعا هاتە دارتاشی نەچەک چوو نە بزمار و نەبیور و بەنام هاوڕێش تەمەنی هێنێ دوو هاوڕێی تەمەن لە ماڵی پاییزەوە میوان بووم شارەکەم جوان سروشت بۆ برینانم هەتوان پەپولا لە بن گەڵای وەریودا سڕ بوو بەگەرم بوونەوە منیش لاوێتە بوون بە شاوەرز دوێنەی خۆم کۆ دەکردەوە بە دۆزینەوەی خۆم لەوونبووندا بەدەم نەرمە پیاسەیەکی سەرشێتانە ئارامیم لە سەماکردنی گەڵاکان دەسەندەوە دەستخۆش مامۆستا زرار یادەوەرێکی خۆشمان لۆ بجێڕۆ بە دووە قسەی ئەو کورت و پوخت و وەڵڵاهی یادەوەریمان زۆر زۆرن بەس لەوانەیە قسەیەک بکەم بڕوانەکەیت ئەمە کە دائەنیشین لەگەڵێک ئەوەندە بە جددی ئەچینە ناو دنیای پڕ لە جەنجاڵی ئەدەب هەموو لە ناو ئەدەبدا ئەتوێنەوە لە ناو وشەدا ئەتوێنەوە لە ناو کتێبدا ئەتوێنەوە هەرسێکمان زۆربەی شەوانە پێکەوە کۆ ئەبینەوە بەس لەگەر مامۆستا محەممەدی ئەوە هیچ ڕەفیقی زیاتر لە 50 بڵێم منداڵی یەک گەڕەچین منداڵی یەک گەڕەچین لەوەی هەموو یادەوەریتان کاکە مامۆستا محەممەد کابرایەکی زۆر هێمن کوڕێکی لە خانەوادەیەکی ئاین پەروەر و مەلازادە بەس مامۆستا محەممەد زۆر کەم یان دائیمەن هێمن بوو کەم کەس ئێستاش بڕواکە مامۆستا محەممەد زۆر لە مێژە خۆی تیارەکە بۆ ئەدەب بە زۆر بەدرەنجی
جورئەتی داخۆی کە دەست بە نووسین بکات وەبیرم دێ لە هەشتاکان مامەستا محەممەد ڕۆژانە زۆربەی کاتەکانی کە مەجای هەبایە ماوەی هەبایە لای مامۆستا مخلیسی شاعری بەسرە برد کە ڕێک لە خانەقاکەی شەقڵاوە بەرامبەر ماڵیان بوو جێی لە مامەستا مخلیسە گرت لەوێ زۆر ئیسیفادەی لە مامەستا مخلیسە کرد کاک دڵشادیش زۆر بەتەمەن لە ئێمە بچووکترە کاک دڵشاد لە تەمەنێکی بچووک 14 ساڵی بوو من کاری سەرتاشی مەکرد کاک دڵشاد وەک کوڕە گەنجێک لەو تەمەنە هاتە لای من کە کار بکات تەماشامە کرد دوکانەکەی من هەمووی دائیمە هەموو کاتێک پڕ بوو لە گۆڤار و لە ڕۆژنامە و لە کتێب دڵشاد کاوانی زۆر بە شەرمەوە دەستی بۆ کتێبەکانە برد هەستم پێ کرد دڵشاد کرمی کتێبە شتێکی لێ تێنی زۆر حەزی لە خوێندنەوە کتێبە ڕاست گوتم دڵشادە من ئەواسمە دەرێ ئەڕۆم ئەو کتابانەی لێرەنە بە ئارەزوی خۆت چی ئەخینیەوە دەستی بۆ ببی بۆ ماڵێش بیخینەوە ئەوەی ناشینیەوە لۆ خۆت بەڕاستی دڵشاد هەستم پێ کرد کە ئەمزانی کە یەکەم چیرۆکیشی هینا لای من کە سەیرم کرد تەوەقعم ناکرد کاک دڵشاد بنووسی دووبارە بە خێراتندان دەکەم زۆر سوپاس بۆ ئەوەی کاتتان تەرخان کردێن میوانی ئێمە بن ئاسوودە بن.